کە ڕەوشی میدیا میدیایەکی ترە، ینی میدیای فەیک زۆرە، میدیای ئەوەی پرۆپاگەندەی پێدرێن تەواشەکاری ئەمانە یەکجار زۆرە. بۆیە زۆر جار هەندێک میدیای ئەمانە میدیای ئەجنداین، ینی بە ئەنقەز ئەنجام دەکەن کۆمە سیاسەتێک لە پشتێتێ ئەوەی کە لەم ناوچەدا بڕێوەکان ئەو واقعی کە لە ساڵی 2017 هاتە گۆڕێ ئەمە بەشێک بوو لە بەرنامەی سیاسەتی پشتی ئەم کەناڵانەوە وە کەناڵە هەندێک کەناڵی عەرەبیش ئەوانیش ئەوەی خۆیانە وەکو چۆن ئیستیمرارێ داخۆت ئیمتیدادی تعریبی سەردەمی ڕژێمی پێشووە بۆیە بە ئاسایی وەرگن بۆیە ئێوە وەکو کەناڵەکانی هەم وەکو کورسات کە کەناڵێکی دەتوانین بڵێن ڕەسەنی کوردی و هەم گەلی کوردستان کە کەناڵێکی معتەبەری مەکتەبی ڕاگەیاندە کە بەردەوام ڕاگەاندنیەکێتی کار لەسەر ڕەسەنایەتی و لەسەر جددیەت و لەسەر ڕاستگۆیی دەکاتن و بەردەوام ڕاستیەکان بجێزنەوە ئێوە خۆتان لە مەیدانن لە ئەرزی واقعن کە بەردەوامە لێرە وەکو کورد و خەڵکی ئەم ناوچەیە کە خەڵکێکی تێکۆشەرن هەم لە مێژوودا هەم لە ئێستادا هەم لە داهاتووشدا بەدڵنیە کە پێیان چەقاندووە لێرەوە لە خاک و لەسەر ئەرزی خوانەوە ڕۆژانە لەسەر ڕەگمی هەموو مەترسیەکانی کە لە سەریشتان هێنا لە سەریان هەیە مانۆتەوە و پێداگیری سنوور بەجینانن بۆیە ئەمە بەشێکە لە خەبات، ینی ئەمە بەشێک نییە لە وەکو بێ ململانی سیاسی، ئەمە بەشێکە لە خەبات و ململانەی خاک و نەتەوە